سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش بەرهەم جەلالم لە شارپرێسەوە خۆشحاڵم یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ شن و گۆکردنی گرنگترین پرسەکانی جامی جیهانی وڵاتی قەتەر لە ساڵی 2022دا هاوکات لای هەمومان ئاشتیرایە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی قۆناغی 16ی جامی جیهانیە، کاتەیدا یەکێک لە گرنگترین ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان ڕوویدا کە تێدا هەڵبژاردەی ئیسپانیا لەسەر حسابی هەڵبژاردەی مەغریب ماڵ ئاوای کرد و جامی جیهانی بەجێهێشت. دوایین وێزگە و دوایین مەنزڵی هەڵبژاردەی ئیسپانیا قۆناغی 16 بوو. هاوکات هەڵبژاردەی مەغریب بە شایستەیی بە پاڵەوانێتی گەشتا قۆناغی چارەکی کۆتایی. چاوەڕوانی براوی هەڵبژاردەی نێوان پردوگال و سویسا کاکەوا بڕیارەکە ژمێردا بە کاتی کوردستان ئەم دوو وڵات ئەش پێشن بەیەکدا و پاڵەوانیان ڕوون بێتەوە. بۆ قسەکردن لەسەر گرنگترین ڕووداوەکانی جامی جیهانی بەگشتی هاوکاتیشی خستە سەر یاریەکانی ئەم شەو بە تایبەتی لە پایتەختی کوردستانەوە لە شاری هەولێرەوە شرۆڤەکاری دیاری کوردستان زۆر بەڕێز کاگڕێکان عەزیزمان لەگەڵایە. کاگڕێکان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆ کاکە بەرهەم، ئەم کاتی تۆش باش. سڵاو لە بیلرانتان. زۆر سپاس کاگڕێکان گەر هەڵەنەوەم یەکەم بەرکەوتنمانە. ئەکید ئیشەڵا بەردەوام بەردەوام بێ. بۆ پێ یەکەم بەرکەوتنەکە کەڕێکان بە کۆمنتێکی گشتی لەسەر جامی جیهانی وڵاتی قەتەر وەرگرم و دواتر بێنە نێوەردەکارەکانەوە. واللهی کاکە بەرهەم کاتێک باسی مۆندیالی 2022 قەتەر دەکەین، یەکێکە لە خۆشترین مۆندیالەکان بە حقیقەت وە ئەنجامی چاوەڕوانەکراو لە قۆناغی 32 ئەنجامی زۆر گەورەی چاوەڕوانەکراوی تێدا بوو. ئاسیا هەڵبژاردەی وڵاتەکان یعنی ئەوەی ئێمە پێشبینیمان دەکردوانە بوو، هەڵبژاردەی لاواز بوونی نەمابوو، هەڵبژاردەی ئاست بەرزیشی تێدایە. یعنی بۆ نمونە هەندێک هەڵبژاردە هەن ئاستی زۆر جێگیریان هەیە، بۆ نمونە باس لە فەڕەنسا دەکەین، باس لە بەرازیل دەکەین، باس لە ئینگلتەرا دەکەین. ئەم سێ هەڵبژاردەیە تا حدێکی زۆر ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد لە قۆناغی 32 بە هاوبەشی لەگەڵ ئەرجەنتینیش کە هاتە پاڵیان هەرچەندە ئەنجامی گەورەی چاوەڕوانەکراوی تێدا تۆمار کرا، بەڵام بەگشتی هەڵبژاردەی لاواز لەم پاڵەوانێتیە تا حدێکی زۆر زۆر کەم بوون و پێم وایە ئەوەی گەیشت بوو بە مۆندیال خەونێکی هەبوو، خەونەکەشان بۆ بەدی هات، چ بەسەرکەوتن بێ بەسەر هەڵبژاردە بەهێزەکان، چ تۆمارکردنی مێژووەک بێت گەیشتن بە قۆناغی 16 تا ئێستا. کاگڕێکان باپی سەرنجی بەڕێزت هەڵبژاردە گەورەکان کێشەیان بۆ دروست بۆ لە ڕووی ئاستی هونەریەوە، یا با بڵین ئەوە هەڵبژاردە بچووکەکان و ئازمام ناوەندەکانت متمانیان وەرگرتو قسەیەکی جیاواز لەگەڵ هەڵبژاردە گەورەکانەکەن، یعنی زیندوترین و تازەترینیان بینیمان هەڵبژاردەی مەغریب ئیسپانیای دەرکرد. بەڵێ واللهی کاکە بەرهەم ئەتوانین بە چەند خاڵێک باسی بکەین، ڕەنگە بە بەڵێم نەخێر، ڕەنگە بە وەڵامێکی سادە نتوانین وەڵامی ئەو پرسیارەی تۆ بدەمەوە، چونکە پرسیارەکەت پرسیارێکی منطقیە، پرسیارێکی دروستە. ئایا هەڵبژاردە لاوازەکان بەهێز بوون یا بەهێزەکان لاواز بوون، یان بەهێزەکان کێشەیان بۆ دروستوە؟ ڕەنگە ئەمە لە چەند خاڵێک خۆی ببینێتەوە. خاڵی یەکەم بە دەرەجەیەک هەڵبژاردە بەهێزەکان زۆرترین یاریزانێن لە خولەکانی ئەوروپا یاری دەکەن کە لە دوای ئەنجامدانی چەندین خول و پاڵەوانێتی اینجا هاتوونەتە نێو مۆندیال. یعنی بۆ نمونە لە دوای سەردەمی کۆڕۆنا کاک بەرهەم با بچینەوە سەردەمی کۆڕۆنا باشە بەبێ پشودان دەستیان بە خولەکان کردەوە، دواتر ڕاستەخۆ چوونە نێو ڕکابەرەکانی ئەوەی چوە ئۆلمپیاد، ئەوەی چوە پاڵەوانێتی یۆرۆ، لە دوای پاڵەوانێتی یۆرۆ جارێکی دیکە ڕکابەرەکانی خولەکان دەستی پێکردەوە. ئەوە تا ئەمڕۆ من تۆ قسە دەکەین لە دوای پشوێکی زۆر کەم خولەکان کە دەستیان پێکردەوە جارێکی دیکە ڕکابەرەکانی مۆندیال دەستی پێکردەوەتەوە. ئێستا یاریزانەکان باوەڕ دەکەی کاکە بەرهەم پێشەوەی یاریەکانی مۆندیال دەست پێ بکەن هەندێک هەڵبژاردە هەبوون، هەندێکیانە هەبوون لە ئێستا و ئامادەکاریان دەست پێکردەوە بۆ دوای سەری ساڵ بۆ ئەو یاریەکانی خۆیان دەست بکەن. واتە یاریزانەکان بەگشتی ماندوون. ئەمە خاڵێک. خاڵی دووەم دەتوانین بڵێن هەڵبژاردەی لاواز یعنی لەگەڵ پێشکەوتنی دنیا دەبێت تۆش پێش بکەویت، دەبێت تۆپی پێش بکەوێت. بۆ نمونە بابچینە خولی سعودیا، خۆت ئاگاداریت خولی سعودیا چ خولێکە ئێستا، و ئەوە تا دەبینین ئێستا هەواڵەکان باستەوە دەکەن کە ڕۆناڵدۆیان دەوێت بە 500 ملیۆن یۆرۆ. خولی چینی، خولی ژاپۆنی، خولی ئیماراتی، خولی ئێرانی، ئێران یعنی خولی ئێرانی خۆت دەزانی خولەکە چۆنە، خولی قەتەری. کاکە ڕێکان ئەگەر ژۆ لە دەنگی ئێمە بێت ئەگەر کاگڕێکان گوێی لە دەنگی ئێمە بێ بەردەوامی بدا بە قسەکانی دیارە پێچێک کاگڕێکان کێشەی هەبێ هەر بۆ پاڵپشتی قسەکانی کاگڕێکان بە دڵنیاییەوە کۆمەڵێک سەرنجەیە هاوکاتیش ئەوەمان بیر نەچێت، یعنی هەر ئەوەی کە هەڵبژاردەی وەکو قەتەر یاخود وڵاتێکی وەکو قەتەر کە توانی شەرەفی مۆندیال وەرگێت و شەرەفی ئەم پاڵەوانەتی وەرگێت، ئەمە متمانەیەکی زۆر بوو بۆ
هەڵبژاردە تا ڕادێک ئازمام ناوەندەکان و هەڵبژاردە لاوازەکان و لە دوجارە ئێمە ئەومان بیر نەچێت یعنی ئەگەر سەرنج بین ئەمە بووە سەپۆرتێکی زۆر بێز بۆ هەڵبژاردەکان یعنی ئەگەر تێبینی بکەن بەشە لە هەڵبژاردە گەورەکان بە غوروریەک ئاهاتنەوە نێو یاریگاکان و ئەسمۆلای کاگرەکان فەرمو و درێژە بدە بە قسەکانی خۆت. ببوورە من حەزم کرد ئەوە باسکەم ڕەنگە هەڵبژاردەی ئاسلاواز هەندێک پێشکەوتنیان بەخۆ بینی بێت چێن ئەوانەی باش بوون باشە بابین بزانین چێن ئەوانەی باش بوون سعودیە بوو ئەنجامی زۆر باشی تۆمار کرد یعنی بەدەر لە سەرکەوتنەکەی من سەرکەوتنی بەرامبەر ئەرجەنتین بەڕاستی ڕەنگە شتێک بێت هات و کۆتایی پێ هات بەڵام بە حقیقت سعودیە بەرامبەر باڵبژاردەی پۆڵەنداش ئاستێکی باشی پێشکەش کرد بەرامبەر بە مەکسیکیش زۆر باش بوو شەرەفمەندانە ڕۆیشت هەڵبژاردەی مەغرب زۆربەی یاریزانەکانی مەغرب لە ئەوروپا یاری دەکەن چێن بە فریای ئەم شەوی هەڵبژاردەی مەغرب هاتن زەلزولی زیاش ئەشرەف حەکیمی کۆمەڵێک یاریزان کە ئاستێکی باش لە ئەوروپا پێشکەش دەکەن بۆیە بە قەناعەتی خۆم ژاپۆن و کۆریا گەورەترین کاریان کردووە لە پێناو سەرخستنی تۆپی پێ وڵاتەکەیان ئوسترالیەکان هاتوونەتە پێش هاتوونەتە مەیدان بە گشتی تۆپی پێی وڵاتانی بچووک پێم وایە ئەوانیش پێشکەوتن ئەوانیش بەنیازن مێژوو بۆ خۆیان بنووسنەوە بەڕاستی زۆر جوانە هاوڕێی تێگڕای قسەکانتم کاکەڕەکان دەستی خۆش بێ یە خاڵ کە ئەشێ سەرنجی لەسەر بکەین و هەڵوێستی لەسەر بگرین ئەڵێن وڵاتێکی وەکو قەتەر کە شەرەفی میواندارەتی وەرگرت ئەمە سەپۆرتێکی زۆر باش بوو تا ڕادێک بۆ هەڵبژاردە ئازمام ناوەندەکان وە بووە فاکتەرێک کە متمانەیەکی باشتر خۆرگرن بۆ خۆیان وەرگرتنی شەرەفی مۆندیال لەلایەن وڵاتێکی وەکو قەتەرەوە پێدوانی ئەمەش خاڵێکی ئەرێنی بێت لەسەر هەڵبژاردە ئازلاوازەکان و متمانیان وەرگرتووە تا ڕادەیەکیش هەڵبژاردە گەورەکان ئەومان بیر نەچێت کەمێک غروریان پێوە دیار بوو کە هاتنە بەرامبەر هەڵبژاردە لاوازەکان. کاکە بەرهەم ببەخشیت تۆ گومانت لە سەرکەوتنەکانی ژاپۆن هەیە باسی تۆپی پێ ناکەم باسی ژێرخان باسی وڵات باسی ئابووریەکە دەکەم گومانت لە سەرکەوتنەکانی ژاپۆن هەیە نەخێر بێ هیچ ئێمە من دەمەوێت ئەو لوتبەرزەی ئەوروپیەکان و وڵاتانی ڕۆژئاوا ئەم لوتبەرزیە بشکێندرێ بۆ من ڕەگەز پەرست نیم من نەتەوە پەرست نیم من ڕۆژ هەڵات ناوەڕاستێک نیم دژی ئەوروپیەکان بەڵکو بە سەرکەوتنەکانی ئەوروپا سەرسامم بەڵام ئەوروپیەکان هەندێک جار دەمێکە لە شوێنی خۆیان وەستاون کاکە بەرهەم ببینە وڵاتانی ئەوروپا پێیان وابوو کە وڵاتانی ئاسیوی وڵاتانی ئەمریکی لاتین یان ئەمریکای باکوور تا حدێکی زۆر هەندێک وڵاتانی ئەفریقی وڵاتانی ئاسیوی وڵاتانی هەموو ئەمانە پێیان وابوو کە هاوڵاتی نمرەدون بەتایبەت بۆ وڵاتانی عەرەبی بەتایبەت بۆ وڵاتانی کەندا بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیان وایە ئەم وڵاتانە شایستەی ئیزلالن یعنی نەژین بۆ ژیان نەهاتوون هەر ئەوان ژمارە یەکن ژمارە دوو بۆ ئێمن ئەمە تا حدێکی زۆر پێویستە کۆتایی پێبێنرێت چونکە ڕاستە ئەوروپیەکان لە پێشن ڕاستە ژاپۆنیەکان لە پێشن بەڵام ژاپۆنیەکان هەرچەند لە پێشن بەڵام بچووکی خۆیان هەر دەرخستکە ئەوان بچووکی هەموو جیهانن لە کاتێکدا ئەوان سەروەری پێشکەوتنی تەکنۆلۆژیان من پێم وایە ئەوروپیەکان لە شوێنێک وەستا بوون ئەمە بەنجێک بوو بەریدان بە حقیقەت کاکە بەرهەم ڕەنگە وڵاتانی ڕۆژئاوا ئەم پێشکەوتنەی قەتەر وایان لێ بکات بڕایان بچڵەکێنێ تازە ئەوان ینی بیر لە دروستکردنی ینی نۆژەنکردنەوەی چەند یاریگایەک دەکەن یعنی بۆ نمونە یاریگای کامپنو یاریگای سانتیاگۆ یاریگای هەندێک یاریگای دیکە نۆژەن دەکرێتەوە ئاهەنگ دەجێڕن لە کاتێکدا قەتەر پێی وتن ڕاستە ئێوە پێشکەوتون بەڵام ئێوەش لە شوێنێک وەستاون خەریکە ئێمەش دین بەیەکەوە با تۆپی پێ جوانتر بکەین ئەو وتانی فیفا سەرۆکی فیفا زۆر جوان بووتی ئەوەی کە گومانی لە قەتەر هەبوو قەتەر گومانەکانی ڕەواندا و با بەیەکەوە هەمومان هاوکار بین لە پێناو سەرکەوتنێکی تەواوی مۆندیال ئەمە قەناعەتی خۆمە بەڕاستی زۆر باشە کاگرەکان ئاماژەت بە کۆمەڵی خاڵی جوان کرد لە چوارچێوەی قسەکانی بەڕستانی پرسیارێکم بۆ دروست بوو کە ئەویش سەبارەت بە وڵاتی قەتەر یعنی من ڕۆژ زۆر ڕاشکانە ئەمێ ڕای بەڕێز وەرگرم بۆ پێی تاکیدم نە هاوڵاتی قەتەری نا هیچ کۆنتاکتێکت هەیە و هیچ پەیوەندێکی لەو بابەتانەت هەیە قەتەر ئەو بارودۆخی خۆی و ئەو پرۆژەی خۆی تا ڕادێکی زۆر کەوتێ پرۆژەی ئیسلامیش زیاتر گەشە پێەیە زۆر بە واقعیانە نەی سلمانیانی ئەگەر سەرنج بین هەڵبژاردەیەکی وەکو ئاڵمانیا هەرویستی دژایەتیکا ویستی ڕکابەریکا و لەناو یاریگادا دەستی بەدەمیەوە کرد بەڵام دوجار قەتەر ئەوانەی هەمووی تێنەپەڕان و زۆر بە باشی ئەو پرۆژەی خۆی ئەو بەرنامەی خۆی جێگیر نەکردونی سلمان بەڵێ کاکە بەرهەم ئێمە بۆ شەڕ هاتوین ئێمە دەمانەوێت تۆپی پێ بکەین بە شەڕ ئێمە دەمانوێت سیاست بکەین ئێمە سیاست دێنینە ناو تۆپی پێ ئێمە جیاوازی دێنینە ناو تۆپی پێ نا بەعکسەوە ئێمە بە سەرکەوتنەکان دەڵێن سەرکەوتن چێ لە ئێمە گومانی لە سەرکەوتنی مۆندیالی 2006 هەیە
کە لە ئەڵمانیا بەڕێوە چوو چێ گومانی لە سەرکەوتنەکانی ئەڵمانیا هەیە ئێمە هەمیشە لە ئەلام وتومانە ئەلامی خۆمان من و تۆ ڕەنگە لە سوۆشیال میدیای خۆمان باس بکەین دەڵێن ئەمڕۆ پاڵەوانێتی بێت یعنی سبەی پاڵەوانێتی بێت کەس نەبێ میوانداری بکە بە ئەڵمانیا بڵێ ئەڵمانیا حازرە چێ گومانی لە سەرکەوتنەکانی ئەڵمانیا هەیە چێ گومانی لە پێشکەوتنەکانی ئەوروپا هەیە بەڵام کاتێک دینە واقع یعنی بۆ نمونە چەند ستایشی باشووری ئەفریقامان کرد کە میوانداری مۆندیالی کرد چەندە لەگەڵیان بووین چەندە پاڵپشتی بووین کە وڵاتێکی هەژاری وەکو باشووری ئەفریقیان وڵاتێک وەکو باشووری ئەفریقیا کە یەکێکە لە وڵاتانی کە کەوتوتە شوێنێکی تایبەتی وڵاتە هەژارەکان کە بە کیشوەری ئەفریقیا ناسراوە بەڵام لەگەڵ ئەو سەرکەوتنانە بووین ئێمە چەپڵەمان لێدا بۆ ژاپۆن و کۆریا کە توانیان دوانەیەکی جوان بن بۆ میوانداریکردنی مۆندیال ئێستا گەیشتونەتە قەناعەتێک ئێستا گەیشتونەتە وەڵامێک گەیشتونەتە بابەتێک کە بە حقیقەت یعنی دەبێت سەرکەوتنەکانی قەتەریش بەرز بنرخێنرێ باشە و هەندێک یاسا و دابوونەری کێشەکان لەسەر چی بوون کێشەکان لەسەر ژێرخان بوون نەخێر کێشەکان لەسەر ئاستی هونەری بوون نەخێر کێشەکان لەسەر ئاستی خزمەتگوزاری بوون نەخێر بەڵکو دوو هۆکارە هۆکارێکیان ئەوەیە کە ئەڵمانی و ئینگلیزەکان زۆر پێداگر بوون لەسەر ئەوەی کە مۆندیالی 2022 لە وڵاتەکەی خۆیان بەڕێوە بچێت نیانتوانی سەرکەوتوو بن و قەناعەتێکی دیکەش ئەوەیە وڵاتانی ئەوروپی بەڕاستی لە دۆخێکی خراپی ئابووریدان خۆتەزانی یعنی ئەو شەڕ و کوشتارە و ئەو دابەزینی بەهای یۆرۆ هەروەها کۆمەڵە گرفتی دیکە لە ئەوروپا بەرەوچی گرتوون ئابووریان دارماوە کەچی دەبینن ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە ئێستا وا خەریکە دەبوژێتەوە من قسەیەکی محەممەد بن سلمانی جێنشینی شای سعودیە وتی بەڵێنتان پێ دەدەم 5 ساڵی داات ئەمە پێش باسی پێش مۆندیال دەکەم باشە باسی 2020 دوای سەردەمی کۆڕۆنا دەکەم وتی بەڵێنتان پێ دەدەم کە 5 ساڵی داهاتوو ئەوروپا دەبێتە یعنی ئەوروپایەکی نوێ لە دایک دەبێت ئەویش ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەت وڵاتانی کەنداوە باسی لە قەتەر کردووە ئەو کاتی کە زۆر دژی قەتەر بوون باسی لە سعودیا کرد باسی لە بەحرین کرد هەموو وڵاتانە کاکە بەرهەم لە بیرمان نەچی ئەو تەوەرەمان بەسەردا نەڕوە اینجا بچمە لای تۆ ینی حەزاکەم وەڵامەکانم دوور درێژ بێ بەڵام مەغریب میوانداری مۆندیالی 2026 کرد بۆ ئەوی ینی مافی میوانداریکردنی یاریەکان وەربگرێ بەڵام مەلەفێکی کەنەدی مەکسیکی ئەمریکی بە هاوبەشی بەیەکەوە اینجا توانێت لە مەلەفی مەغریب ببنەوە وەسەرکەوتوو بوون بەسەر وڵاتی مەغریب بۆ میوانداریکردنی یاریەکانی 2026 واتە تۆپی پێ بە شێوەیەکی گشتی گۆڕاوە عقلێتێکی تایبەتە تۆ نابێ ئەو وڵاتانە بە هاوڵاتی نمرە دوو بزانی یەک خاڵی دیکە زۆر بە خێرایی باسی کڕاتیا باسی سربیا باشە ئەو وڵاتانە ئەو وڵاتە چواردەورانە ینی تۆپی پێ لەوێ چەند گۆڕاوە کاکە بەرهەم کڕواتیەکان لەکوێ بوون کڕواتیەکان تا ئێستا وڵاتێکی زۆر هەژارن سربیا بە هەمان شێوە ئەمە وڵاتانەی چواردەوری خۆیان بۆ نمونە لە هەنگاریا بۆ نمونە لە ئۆکرانیا ئەو وڵاتانە وڵاتێکی هەژار بوون بەڵام ئێستا تۆپی پێ لەوێ گۆڕاوە گەیشتونەتە قەنەعەت کە ئەوانیش بە هاوبەشی لەگەڵ ئەوروپیەکان دەتوانن شتێک دروست بکەن کە ئەمە بڕای خۆمە دەستەکانە خۆش بێگاکە ڕێکان بێگومان قسەکانت لە شوێنی خۆیاتی و هاوڕای زۆرینەی زۆریم و پێ ئەچێ قسەکرد لەسەر جامی جیهانی بە بەرنامە بە دوو بەرنامە تەواو نەکرێ بەڕێزیشت بە خێرای گرنگترین تێبینی و سەرنجەکانەوت کەم پێم وابێ لەوە زیاتر هەڵناگرێ ئەگەر بینە سەر یاریەکەی ئەم شەو کاکە ڕێکان و خوێندنەوەیەکی شکەین ئەگەر کاتمایەوە بۆ یاریەکەی پرتوگال ئەمێ بە کۆمنتێکی گشتی پێم بڵێ هۆکار شکستەکەی ئیسپانیا چی بوو و هۆکاری ماڵ ئاوایکردنەکەی چی بوو بەڵێ ئەکێت هیچ هەڵبژادەیەک شکست ناهێنێت کە دەگاتە ئەم قۆناغە کاکە بەرهەم هەر هەڵبژادەیەک بگاتە مۆندیال سەرکەوتووە هەر هەڵبژادەیەکش بگاتە قۆناغی 16 سەرکەوتنێکی دیکەی تۆمار کردووە بەڵام ڕەنگە قسەیەک بکەین کاکە بەرهەم بڵێن لێدانی یەکلاکەرەوە کە ئەندریکیم بینی چوو دانیش لەسەر کورسیە دەک ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە لێ پێ دەڵێن لێدانی بەخت تۆپی پێ ینی یەک شت هەیە کاتێک کە یاریەکە چووە کاتی زیادکرا و ئیسپانیەکان زۆر پێیان ناخۆش بوو چونکە دەیانزانی کە توانێت جەستەییان بەقەدەر مەغریبیەکان نییە لە کاتێکدا کە سێخولەتی کۆتا دواوە زانیان یاری گەورە بەرامبەر بە هەڵبژاردەی گەورە کە تۆ بچووکی بیت ناچاری بە هەندێک بەشی یاریەکە یەکلای بکەیتەوە بۆ نمونە مەغریبیەکان پێیان خۆش بوو یاریەکە چوە کاتی یعنی چوە لێدانی یەکلاکەرەوە ئیسپانیەکان بەوە زۆر دڵسەنگ بوون دەیانزانی کە لێدانی یەکلاکەرەوە 50-50 کاتێک کە چوە لێدانی یەکلاکەرەوە هیچ شت نامێنێ ئەوە چێ باشە و چێ باش نییە لایانی دەرونی زاڵە لەگەڵ ئەوەی کە یەکەم جار چێ گۆڵ دەکا و یەکەم جار چێ لێدانی سزا لە دەدا مقنعات بوو کە لێدانی بەختە ئەم بەختە چێ یەکلایی دەکاتەوە مەغریبیەکان یەکلاییان کردو سەرکەوتن بۆ قۆناغی داهات زۆر باشە کاگرەکان بەو ئاستەی
پیشانیا کە بەڕاستی من ئەتوانم تاوای کرد بە مەغریب بڵم ئەسپەڕەشی پاڵەوانی تێگا پێت وایە بەو متمانی کە هەیەی بۆ ڕۆحێتی لە نێوان یاریزانەکانە هەیەی چاوەڕێ ئەوە ناکەی هەڵبژاردەی مەغریب و بۆ پێشینەی کە بینیشمانە قسەیەکی جیاوازترکە و باشتر بچێتە پێشەوە کاکە بەرهەم ئێمە ناڵێن سەرسامین بە تۆپی پێ مەغریب ڕەنگە من قەناعەتم هەبێت کە پێم وانە بوو مەغریب ئەوەندە باش هەنگاو بنێ لە پێش مۆندیال چونکە حقیقەتێکی ڕۆژنامەنووس پێش پاڵەوانێتی قسەیەک بکات ئەگەر خوێندنەوەیکی وردی هەبێت بە حقیقەت نمتوانی لەسەر هەڵبژاردنی مەغریب بخوێنمەوە یعنی ئەوەندە قەرەباڵغ بووین بە هەڵبژاردە بەهێزەکانی وەکو ئەرجنتین هەندێک وڵاتمان بەڕاستی بەرچاو نەخست من پێم وابوو لە پێش دەستپێکردنی مۆندیال پێم وابوو سەنیگال پێم وابوو سربیا پێم وابوو سویسرا پێم وابوو ئۆروگوای ئەمانە دەبنە ئەسپی ڕەش لەگەڵ هەڵبژاردەی ژاپۆن پێش مۆندیال وتم ئەو پێنج هەڵبژاردەیە بەڵام بەداخەوە سربیەکان وەڵامی منیان نەدایەوە نەیانوت دەستخۆش نەیانوت باشە سربیەکان لەو ئاستە نەبوون بە حقیقەت ینی هەر بەشداریکردنیان زۆر گرنگ بوو بەڵام من قەناعەتم وابوو سربیەکان زۆر باشتر ئەنجام دەنێن پێم وابوو سەنیگال ئەسپێکی ڕەشە بەڵام خۆیان ڕەش بوون بەڵام ئەسپەکەیان پێ نەبوو و قەناعەتم وابوو کە سویسرا دەتوانێت شتێک بکات ئێستاش هەر قەناعەتم بە سویسرەکان هەیە کە شتێک بکەن بەرامبەر هەڵبژاردەی پورتوگال بەڵام ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت لە کاتژمێر سێ باسمە لەوە کرد کە لەوە چۆن دڵنیام ناوی خۆم چۆن دڵنیام لەوەش دڵنیام لە نێوان مەغریب و لە نێوان سویسرا یەکێکیان سەر دەکەون گومانیشم نییە لە سەرکەوتی هەردووکیان چونکە نە ئیسپانیا و نە پورتوگال تۆزێک بەش لە ژاوانە هاتوونەتە نێو ئەو قۆناغا و ئەوەندە بەسە بۆ ئیسپانیەکان بۆ پورتوگالەکان هیچ دەرفەت هەیە بەڵام پێم وابێت یعنی سویسرا و مەغریب ئەو دوو هەڵبژاردە ئەسپەڕەشن دەکەن کاروانەکەی خۆیان تەواو زۆر باشە کاک ڕێکان کۆمنتێکیشمان هەبێت لەسەر یاریەکەی پورتوگال و سویسرا بەڵام پێش ئەو وسمەلای کۆمنتەکە وەکو پێکاتەکە کە بینرا و بڵاو کراوەتەوە وابزان بە شێوازێکی فەرمی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە یاری ئەم شەوای یەدەکە چیت هەیە لەسەر ئاستی کریستیانۆ ڕۆناڵدۆ کە تا ڕادەیەک لە ژێر فشارێکی توندی میدیایە هەر لە جامی جیهانیە گرێبەستەکەی لەگەڵ یانی مانچستەر یونایتددا هەڵوەشاندەوە پێشتریش بینیمان ڕەفتارێکی دوور لە ژیانی وەرشی کرد هەتا سانتۆسی هێنایە سەرخەت یەکێک لە هۆکارەکان ئەڵێن ئەوەیە کە سانتۆس دوور لە چاوی میدیای سێتی فشاری میدیا لەسەر پێکهاتەکەکەم بێتەوە بۆیە کریستیانی کردووە بە یەدەک چیت هەیە بۆ ئاسی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ خۆی ئەخاتە کۆمەڵێ بارودۆخەوە کاکە بەرهەم بابەتی کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر دوور و درێژە من پێم وایە یعنی هەندێک کێشەی بۆ دروست دەکرێت بەتابەت بابەتی یعنی نەسری سعودی یعنی کاتی ئەوە نییە بە حقیقەت کاتی ئەوە نییە یعنی ئەگەر ڕۆناڵدۆ بێت هۆکار بێت ئەگەر ڕۆناڵدۆ پەیوەندی پێوە کردبن ئەگەر حدێکی زۆر لەگەڵ لە ڕێگەی بڕیکاری کارەکانیەوە گفتوگۆیەکیان هەبێت بەڕاستی کاتی ئەوە نییە چونکە یعنی کاتی هەموو شتێک بێت کاتی نەسری سعودی نییە کاتی ریال مەدرید نییە کاتی گەڕانەوە نییە بۆ بەرشەلۆنا نییە بۆ مانچستەر کاتی گەڕانە بۆ ئەستێرەکانی هەموو دنیا کاتی مۆندیالە ئێستا باسی مۆندیالە ئەگەر لایەنەکە لایەنی ڕۆناڵدۆ بێت پێم وایە خۆی هۆکارە بەڵام تاکیدم لەوە کە ڕۆناڵدۆ نییە و ڕۆژنامە عەرەبیەکان و بەتایبەت هەندێک ڕۆژنامەی دیکەی ئەوروپی پێناو بازارێکی تایبەت ڕەنگە فەرمی بێت بەڵام بە حقیقەت ڕەنگ نییە لە ڕۆناڵدۆ بێت و ئیزافەتەن ئەم پاڵەپەستۆیی ڕۆناڵدۆ باش ناڕوا یعنی پێم وایە زیاد لە پێویست درێژەی کێشە و ئاس خراپی ڕۆناڵدۆ بۆ ئەوەی فشاری زیاتری لەسەر بێ ئەگەر ڕۆناڵدۆ بۆ یعنی من ڕەخنە ڕۆناڵدۆ ناگرم ڕۆناڵدۆ تەمەنی چەندە یعنی لەو تەمەنە مەگەر تەنها زلاتان ئیبراهیمۆڤیچ بتوانێت ڕکابەی ڕۆناڵدۆ بکات ئەگینا هیچ یاریزانێک ناتوانێت بە تەمەنەوە یاری بکات بۆیە دەبێت شەفاعەتێکی بۆ بکەین بەڵام لەگەڵ ئەوەش بەڕاستی هاندە شەفاعەت و شت نازانێت هاندەر لە بیری دەچێت لە 18 ساڵیەوە تا 38 ساڵی یاری بکەێت تا 37 ساڵی یاری بکەێت هەر بەردەوامە ئێستا ڕۆناڵدۆ نازاری و دالیما بەم هەیکەل و بەم جسم و بەم توانێ و بەم تەمەنە بێتە یاریکردن گۆڵ نەکە هاندەران ڕەخنەی لێ دەگرن ڕۆناڵدۆی دیاردا باسی ڕۆناڵدۆ دیاردە دەکەم بۆی هاندە تێر نابێت بەتایبەت ئەستێرەکان کاتێک یعنی ڕم بەرامبەر ئەستێرەکان زۆر جیاوازە ئێمە لە شەڕێک دابین تا قائیدەکە لە پێش بێت ڕمەکە بۆ ئەوە کەمتر لە وەک لەوەی لە جوندیەک من پێم وایە ئەوەندەی ڕمەکان بەرامبەر ڕۆناڵدۆن ئەوەندە بەرامبەر باڵبژاردەی پورتوگال نین و پێم وایە دۆخی هەڵبژاردەی پورتوگال زۆر شلەژاوە دۆخێکی زۆر ناهەموارە مەگەر سانتۆس بۆ پیریەی خۆی بەم ڕیشسپێی خۆی بتوانێت حەلی بکە ئەگەر نا هەڵبژاردەی پورتوگال بەڕاستی وێرانە لە ڕووی ئیعلامیەوە زۆر باشە و هاوکات بۆ پاڵپشتی قسەکانی بەڕێزشت بێگومان کریستیانۆ ئەو ئەستێرێک کە زۆر ئەنجامی یەکلایی کردوتەوە و بەردەوام چاوەڕوانی ئەوەی لێکرێت کە جیاوازی دروستکە و قورسایی تایبەتی خۆی هەیە
وەکو بەڕێزیش ئاماژەکە یعنی زۆرترین ڕمەکان بۆچن کاکرەکان ئەمێ ڕای بەڕێز بزانم و ئاستی هەردوو هەڵبژاردە هەم سویسا کە هەڵبژاردەیەکی تەواو ڕێکخراوە و هەڵبژاردێکی هەروە ئاسانی و پێشم وابێ بە ئاسانی نەگەشتوتە ئەم قۆناغا پێت وایە بەرامبەر هەڵبژاردەی پورتوگال تا ڕادێ نابەرامبەری دروست بێ یاخود چانسی هەردوو هەڵبژاردە تا ڕادێ 50-50 کاک بەرهەم هەڵبژاردەی سویسرا ینی ئەوەی بە چای خۆم بینیومە دەگمەن گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی دەگمەن باش ڕۆیشتووە بەڵام سویسرەکان یەک تەبیعەتی زۆر باشیان هەیە لە قۆناغی گروپەکان ئاسانی لە قۆناغی گروپەکان کەس دەرباز ناکەن لە قۆناغی 16 دەرفەتێکی باشیان هەیە بەڵام لە قۆناغەکانی داهاتوو ڕەنگە ئەسپەکەیان ئەوەندە بەهێز نەبێ بەردەوام بن من پێم وایە دەرفەت لە بەردەم هەردوو هەڵبژاردەی مەغریب و هەڵبژاردەی سویسرا هەن بۆ گەیشتن بە قۆناغی داهاتوو ئەوەتە مەغریب کارەکەی کرد دەمێنێتەوە سویسرا من قەناعەتم وابوو ئەسپێکی ڕەش لەو پاڵەوانێتی بوونی دەبێ ئەو ینی لەم قۆناغا ئەگەر ئیسپانیا و پورتوگال بگەن بە قۆناغی داهاتوو دەبێتە بەهێزترین قۆناغی چارەکی کۆتایی کە من بە چاوی خۆم بینی بم نازانم پێش من چی ڕوویدا و چی ڕووی نەداوە بەڵام ئەم ساڵ ئەم مۆندیالە ئەگەر بێت و سویسرا سەر نەکەوێ لەگەڵ ڕێزم بۆ سویسرەکان ئەگەر پورتوگالیش سەر بکەوێ بە نەبوونی ئیسپانیاش هەر ڕازیم پێم وایە یەکێکە لە بەهێزترین قۆناغەکان لەوەتی من مۆندیال دەبینم لەوەتی هیچ پاڵەوانێتێک دەبینم بەڵام ئەگەرێک هەیە بۆ سویسرەکان کە ئەو ژمارەیە بشکێنن بگەنە قۆناغی داهاتوو و بتوانە سەرکەوتن تۆمارکەن بە حەقیقەت یعنی دەرفەت هەیە وەکو وتت 50-50 49-51 ئەمە ئاساییە بەڵام گرنگەوەی سویسرەکان لە نێو مەحمەحەکەن سویسرەکان لە نێو ڕکابەرەکان و پێم وایە ژمارن بەڕاستی ژمارن دەسەکانە خۆش بێ کاکرەکان باز زیاتر کات نەگرم کۆتا سەرنج لەسەر ئاسی هەڵبژاردەی ئەرجنتین کە ئازاین هەڵبژاردەیەکی قسەهێنەرە و یاریزان لۆنێل میسی یاریزانێکە کە قسەهێنەرە هاوتای کریستیانۆ ڕۆناڵدۆ کۆمنتت لەسەر ئاسی هەڵبژاردەی ئەرجنتین باز زیاتر ماندوود نەکەم و کاتێ نەگرم کاکە بەرهەم ئێمە کۆکین لەسەرەوەی کە فەڕەنسیەکان باشترینن کۆکین لەسەرەوەی کە بەرازیلەکان باشترینن کۆکین لەسەرەوەی کە لەم مۆندیالە ئینگلیزەکان باشترینن کۆکین لەسەرەوەی کە هۆڵندیەکان ئاسێکی جێگیریان هەیە کۆکین لەسەرەوەی کە ئەرجنتین باش هاتووە کۆکین لەسەرەوەی کە مەغریب دەرفەتی هەیە بگاتە قۆناغی پێشکۆتایی کۆکین لەسەرەوەی کە کڕواتیا دووەمی مۆندیالی ڕابردوو دەتوانێت شتێک بکات لە مۆندیالە بەڵام هەموو ئەمانە دەبێت یەکێک ببێتە پاڵەوان کاتێک ئێمە ڕیزبەریان بۆ دادنین کاکە بەرهەم ئێمە بگەڕێنەوە بۆ 32 هەڵبژاردە دەتوانین یەک بەیەک پۆلێنیان بکەین بەڵام کە دەگەینە قۆناغی چارەکی کۆتایی خۆ هەر دەبێت یەکێکیان پۆلێن بکەین هەر دەبێت پۆلێنێک دابنین بۆ منە بڵین 3 هەڵبژاردە پێش دەستپێکردنی مۆندیال دەتوانین ناوی 9 هەڵبژاردە بینین بەڵام کە گەیشتنە قۆناغی 8 خۆی 8 هەڵبژاردەیە دەبێت ناوی سیان بینین دەبێت ناوی 2 هەڵبژاردە بینین ڕەنگە لە من بپرسید کاکڕەکان چێ پاڵێراوە بۆ بردنەوەی مۆندیال لە قۆناغی 8 قسەکە بکەیت ناتوانم بڵێم 3 هەڵبژاردە پاڵێراون دەبێت بڵێن یەک هەڵبژاردە یان 2 هەڵبژاردە ڕەنگە بڵێم 2 هەڵبژاردەش قبوڵت نەبێت بڵێ یەک هەڵبژاردە چونکە ئێستا خۆت قۆناغی 8 هەڵبژاردە ماون من پێم وایە ئەرجنتینیەکان قسەی زۆر هەڵدەگرن پورتوگال لە ساڵی 2016 هیچ یاریەکم نەبینی باش یاری بکە باش مەبەستم ئەنجامە باش یاریکردن هەر هەڵبژاردەیەک سەرکەوتوو بێت بگاتە نازناو ئەمە باش یاری کردووە بەڵام بە ئاست وەکو ئەوەی کە بەرازیل دەیکات وەکو ئەوەی کە فەڕەنسا دەیکات وەکو ئەوەی کە ئینگلترا دەیکات لەم مۆندیالە کەسیانم وانە بینی یعنی لە هەڵبژاردەی پورتوگال بەڵام توانی نازناوەکەش بەدەست بێنێ و ببێتە پاڵەوانی ئەوروپا بێگومان یەک قسە دەکەم کاکە بەرهەم نازانم کاتت ماوە یان نا ینی باشە خۆت لە بواری تۆپی پێش شارەزای خۆت ئاگاداری ئەنجامەکانی ڕابردووی ئەرجنتین لە کۆپا ئەمریکا لە قۆناغ یەکەمیشەوە بێت تا دەگاتە قۆناغی کۆتایی زەحمەتی زۆرتر دەبینێت ئەگەر بێت و بەیانی کۆپا ئەمریکا بێت زەحمەتی زیاتر دەبینێت یان ئەوەی کە ئەم چواریاری ئەنجام داوە یەکێکیان بەرامبەر سعودیا مەکسیک پۆڵەندا ئوسترالیا کام هەڵبژاردە دەگاتە ئاسی یەکێک لە هەڵبژاردەکانی کۆپا ئەمریکا واتە کۆپا ئەمریکا بۆ ئەرجنتین ئێستا بەهێزترە بە 2 قات بە 3 قات باشە چونکە کۆپا ئەمریکا وەکو پاڵەوانەتێکی دیکە نییە وەکو یۆڕۆژ نییە ئاسی هەڵبژاردەکان لە یەکتر نزیکن هەمووان چیلی بێت ئوروگوای بێت کۆلۆمبیا بێت هەڵبژاردەی برازیل بێت ئەرجنتین خۆی بێت هەموو ئەمانە ئەرجنتین هێشتا تاقیکردنەوەی سەرکەوتووی نەبووە یان نەک تاقیکردنەوەی سەرکەوتووی هێشتا تاقیکردنەوەی بەهێزی نەبووە سەرکەوتوو بۆ ئەو قۆناغە یەکەم تاقیکردنەوەی بەرامبەر بە هەڵبژاردەی هۆڵەندایە دروست ئەوەندە بە ئاسانی ناگاتە نازناو یەکەم تاقیکردنەوەت بەرامبەر هۆڵەندا تاقیکردنەوەی دووەمت کە دەگەویتە قۆناغێکی دیکە یاری بەرازیل و هەڵبژاردەی
یاری بەرازیل دەبێت باشە کرواتیا چی دەبێت لەم قۆناغە هێشتا ماوتە بگەیتە یاری کۆتاییش دەبێت بکەویتە بەرامبەر یەک لە هەڵبژاردنەکانی ئینگلتەرا فەڕەنسا ڕەنگە لەولا چەند هەڵبژاردنێکی دیکە پاڵێراون بۆ گەیشتن بە یاری کۆتایی واتە ئەرجەنتین قسەی زۆر هەڵدەگرێت ئەرجەنتین ئەجواءێکی باشی هەیە وەکو پێکهاتە من تۆ پلیستیشن بکەین یاری ئەلکترۆنیکان بکەین تەسەوڕ ناکەم جگە لە مێسی جگە لە دیماریا هیچ یاریزانێکی هەڵبژاردنی ئەرجەنتین دەستنیشان بکەی بۆ پێکهاتەکەی خۆت بۆ پێکهاتی دڵی خۆت باز دەکەم وایە بەڵام ئەرجەنتین وەکو تیم زۆر باشن وەکو ئارامی مێشک ئارامی دڵ و دەروون زۆر باش هاتون وەکو ئەوەی کە سەحافە هاندەران پاڵپشتیان بکەن بەڵێ زۆر پشگیریان دەکەن وەکو ئەوەی کە کەمترین ڕخنەی لەسەر بێت لەلایەن هاندەرانەوە زۆر باشن وەکو ئەوەی کە سکالۆنی ئیدارەیەکی باش هەڵبژاردنی ئەرجەنتین بکات زۆر باشن واتە ئەرجەنتین لە زۆر خاڵەوە لە زۆر ڕووەوە زۆر باش هاتووە بەڵام لە ڕووی تاقیکردنەوەوە هێشتا تاقی نەکراوەتەوە المجرب يجرب دەبێت تاقی بکرێتەوە ئەوەی کە ئەرجەنتین چاوەڕێی دەکات یاری هۆڵەندا ئەگەر سەرکەوتوو بێت هێشتا تاقیکردنەوەی قورسری هەیە بەڵای کاکەڕێکان بەرازیلیش بە چۆلەڵی بەرنامەکە بە هاوسەنگی بڕوات وەشەی ڕابردوو با بڵین شوەیەکی کرد و زەنگێکی زۆر مەترسیداریدا من وەکو شخصی خۆم بە هیچ شێوازێک ئای چاوەڕوانی ئەو ئاستەم نەئەکرد هەڵبژاردنەی بەرازیل و من پێشم وا بە کۆریای باشوور بربەستی بۆ دروستەکە بەڵام چۆنڵی خێر و شەڕ بەش نەکرد ینی بەرازیل کۆریای کوژ نێژ لە یاریەکە بمێنێ سەرنج لەسەر بەرازیل بڕۆ لەتی بپرسە هەر ئەو پرسیارەی لە منت کرد لە تیکی بپرسە بڵێتی تۆ قەناعەتت وا بوو لە یاریەکەی بەرامبەر بە کۆریا پێش دەستپێکردنی یاریەکە قەناعەتت دوایە ئێوە بە 4 گۆڵ سەرکەوتن تۆمار دەکەن لەم قۆناندووبوونیەتە دەڵێ نەخێر واتە یاری بەرامبەر بە کۆریا حساباتێکارە بەرازیل نەیوشە بەرازیلێکی بەتی ئامادەکراو بۆ بەدەستێنانی مۆندیال من پێم وایە ڕکابەریکردنی بەرازیل و فەڕەنسیەکان و ئینگلیزیەکان زۆر قورسە یعنی نازانی کامیان دەست نیشان بکەی یعنی حەق وایە یاری کۆتایی 4 یاری 4 هەڵبژار دەبێت نابێت 2 هەڵبژار دەبێت یعنی من نازانم چێ دەگاتە یاری کۆتایی یعنی پێش بینیم بۆ هیچ هەڵبژاردنێک ناڕوە یعنی بەرازیلیەکان لە فەڕەنسیەکان باشترن فەڕەنسیەکان لە بەرازیلیەکان باشترن ئینگلیزیەکان لە هەردووکیان باشترن هەردووکیشان لە ئینگلیزیەکان باشترن یعنی بەجددی یەکەم جارە نەگەی ناو قەناعەتی ینی یاریەکانمان زۆر بینیوە ڕیال باشتریان بایرن باشتریان ئەم ساڵی بەرشەنە ئەم ساڵی بەرشەنە باشتریان چێلسی باشترە یعنی دەتوانین جیاوازێک دروست بکەین بەس بە حقیقەت ناتوانین لە نێوان بەرازیل لە نێوان فەڕەنسا لە نێوان ئینگلتەرا لە نێوان ئامادەی ئەرجەنتین لە نێوان ئەنجامە چاوەڕوان نەکراوەکان یەکێک هەڵبژێرین بە حقیقەت زۆر قورسە بەڵام بەرازیل زۆر ئارامە کلیلی زۆر پێەیە کاکە بەرهەم لە بیرمان نەچێ بەرازیل دوێنێ یاری کردووە ڕۆژی هەینی قۆناغی چارەکی کۆتایی هەیە واتە ماندووبوون لە دوای ماندووبوون هەندێک جار کە من ڕەنگە لەو بابەتە زۆر شارەزانە بم بەڵام ڕاهێنەرێکی توانای جەستەیی بهێنن بیکەن بە میوان وەڵامی دقیق پێتان بڵێ کە تا چەند توانای جەستەیی هۆکار بۆ یەکلاکە لە قۆناغیدا هاتوو لە بیرمان نەچێت تیتی بەشداری بە 26 یاریزانە ئەمە نقڵ نییە ئەمە خلاص کرد ئەمە یاری دۆستانە نییە بەشداری بە یاریزانەکانی بکات دڵنیا ئەم ڕاهێنەرە هەیە کە لە قۆناغیدا هاتوو یاریزانەکان پشویان وەرگرت بێت و پێم وایە ئەو پشووە هۆکار دەبێت لە پێناو سەکرێتی کۆمەڵێک خاڵ و تایبەتمەندی هەیە کە هەڵبژاردنەکان یەکلایی بکاتەوە ئایا چێ دەبێتە پاڵەوانی یاریە بەهێزەکان دەستەکانی خۆش بێ کاکەڕێکان ماندوود نەبین هەرچەندە ئیلتیزامێکی تایبەتت هەبوو بەڵام گەورەی دوان و بەشداری ڕاستەوخۆکە کرد ئێمە سپاس دەکەین و پێزانیمان هەیە بۆ بەڕێزت لە کۆتاییدا چ سەرنجێکت ئێمە لە خزمەتداین جارێکی سپاسی ئامادەبوون دەکەین دەستەکان خۆش سەرکەوتوو من مۆندیالێکی زۆر خۆشە بە هیوام ینی هەڵبووین تایبەتە بە هیوام قۆناغی چارەکی کۆتایی ئەوەندە خۆش بێت دڵمان بەوە خۆش بێت کە تۆپی پێ ئێستا خۆشترە لە جاران دەستەکانە خۆش بێ کاکرەکان دووبارە ماندوو نەبێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەین ئەگەر کات ماوی شەڵا بەپێی توانە بەپێی دەرفەت پرۆگرامی تر و ڕاستەخۆی ترمان ئەبێ لەگەڵ بەڕێستا جارێک تریش سپاس بۆ بەڕێست دەکەین ماندوو نەبیت هیوایی لە شساغیت بۆ خوازین بەڵە بەڕێزان ئەوە گرنگترین
سەرنجەکانی کاکەڕێکان بوو تایبەت بە ئاستی هەڵبژاردەکان و ڕکابەریکردنی ئەو هەڵبژاردەی ئەبێتە پاڵەوان هاوکات کۆمەڵە سەرنجیشی هەبوو لەسەر بەڕێوەچوونی جامی جیهانی. من پێش ئەوەی کۆتایی بە پرۆگرام بێنم ئەمەوێت تیر و پش بکەم بۆ یاری لێوان هەڵبژاردەی بەرازیل کە ئێمە پێشبینیمان کردبوو بۆ ئەو بەڕێزانی کە ئەبنا خاوەنی خەڵات کە لەگەڵ کۆریای باشوورا بوو بێگومان هەڵبژاردەی بەرازیل بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنی بەدەستێنا ئەگەر هاوکارانم بتوانن دەستەکانتان خۆش بەڵێ بەڕێزان ئەمنای ئەو بەڕێزانەیە کە وەڵامەکانیان ڕاست بوو پێشبینیان کردووە هەڵبژاردەی بەرازیل بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەستێنێت. من نای ئازیزێک دەرەکەم و داوایلێبوورنیش لەو ئازیزانەی تر ئەەکەم. دیارە بەڕێزان براوەی ئەم شەو کاک ئاوات شێ 4 بە 1 بۆ بەرازیل پێشبینی کردبوو. هیوادارین کاک ئاوات هەموو کاتێت شانس و بەخت یاوەری بێ و پیرۆزبای لە کاک ئاوات دەکەین و داوایلێبوورنیش لەو ئازیزاناکەین. ئیشاءالله خەڵاتەکانی شار سپۆرت و شارپرێز بەردەوام ئەبن. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوان بەردەوام پێشبینیکەن. ئێمە هیچ شتێکمان نەمازگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. جارێکیش سپاس بۆ ئامادەبوونی کاکەڕێکا، سپاس بۆ ئەو ئازیزانەی کۆمنتیان نووسی، سپاس بۆ هاوکارانم ڕێزی بەرهەم جەلال قبوڵکەن. کاتێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست.